من کچێک بووم تەمەنم 17 ساڵ بوو لە ماڵی باوکم ژیانێکی زۆر ناخۆشم هەبوو. دایک و باوکم بەردەوام شەڕیانە کرد، شەڕەکانیشیان زۆر بێمانە بوو. یعنی لەسەر چاتێکردنێک باوکم چینێکی بە دایکمە کرد، لەسەر چوونە دەرەوەیەک دایکم شەڕێکی زۆری لەگەڵ باوکمە کرد. ئەمە بچووکترین شت بێجگە لە شتی تر. شەڕێکی زۆر ناخۆش بوو، ئیتر ڕۆژێ نەبوو، دوان نەبوو، هەموو تەمەنم لەوەتی من فامم کردێتەوە دایک و باوکم بەو شێوەیە بوون. من تاقانەم و دوو برای گەورەشم هەیە، براکانیشم زۆر بێڕێزیم پێەکەن. بێڕێزیەکە چۆنە؟ یانی لە ماڵەوە هەرچیان بۆ بکەی پێی نازانن، پێچگە لە نەبوونیەکی زۆر براکانە لە خۆ بچووکترن یا گەورەترن؟ نا لە خۆم گەورەترن، لە خۆت گەورەترن. بڕواکەی تااقەتی ئیشیان نییە بە هیچ شێوێک، هەر باوکمە ئیشەکە. یا بەس برایەکەم تقریبان مانگێک ئیشی کرد تااقەتی نەما. لە ماڵەوە بوون بەبار بەسەر منەوە، بەسەر دایک و باوکمەوە، ئیتر قسەی زبر، قسەی ناخۆش، ئەوەی زۆر ناڕەحەتی کردوین نەبوونی بوو. باشە تۆ تەلەبە بووی؟ بەڵێ من تەلەبە بووم، لە مەکتەب بووم، ئەچووم بۆ مەکتەب بە زۆری خۆم ئەچووم. ینی ئەوەنە ژیانم ناخۆش و برا ئەیاون بۆچی بۆ مەکتەب بۆ خوێنی دانیشە ئیشێکمان بۆ بکە، ئەی تۆچی بۆ مەکتەب کێ چ شتێکمان بۆ لێنێ؟ ینی ئەوەنە ژیانم ناخۆش بوو. یانی من بووم بە کارەکرد بۆ ئەوان وەکو ڕۆبۆتێک ئیشیان بۆ بکە، چێشتیان بۆ لێنێ، جلیان بۆ بشۆ، ئەوە ئیشی من بوو. ینی دکتۆرەگیان ئێمە هەمومان نەزانین کچ ژینگەیەکی زۆر لەباری پێویستە لە ماڵەوە. خۆشەویستی دایک و باوکەوێ، خۆشەویستی برای ئەوێ. ینی زۆر خۆشە بۆ کچێک ئەگەر براکەی دەست بێنێ بەسەریا نازی بکێشێ، بڕوا بکە، ئەوە هەموو شتێکە بۆ کچ. بەڵام ئەوەم نەبوو. من لە ڕفقەکانما ئەم بینی براکانیان هێنان بۆ مەکتەب، تەنانەت بە پێش نەک بە سەیارە. یا باوکی ئەوەنە خەفەتم ئەخوار، ئەوەنە ناڕەحەت بووم، نە ئاگام لە دەرس بوو. لە ماڵەوە ئەوە وەزعەت بێت لە مەکتەب، ینی بەتەمای سعی بکەی سعیم هەر نەبوو. ئەچووم لە مەکتەب پێشەوە نیم سەعات زووتر ڕۆیشتم لە ساحەی مەکتەبەکە، تۆزێک سعیمە کرد، ئەوە هەموو سعی من بوو. دکتۆرە گیان ئیتر وا بیرم کردەوە کە من ئیترە بێ شوو بکەم. ڕەفیقێکم هەبوو، ڕۆژێک دانیشتبووین، تۆزە باسی خەمی خۆم بۆ کرد، وتی خزمێکم هەیە تەمەنی 30 ساڵە، بە دوای کچێکی گەنجاگەڕێت، تۆ بۆ شووی پێ ناکەی؟ من بەبێ بیرکردنەوە خواخوام بۆ شوو بکەم، بەس لەبەر یەک شت، ئەوەنە لەو ماڵە بچمە دەرەوە، هیچ ئامان نەمەزانی شوکردن چیە، نەمەزانی ژیانی شوکرد، وا مەزانی هەر ئەوەیە تۆ چتە ماڵە مێردی خۆ، وام ئەزانین چێشتی بۆ لێنێ، جلی بۆ بشۆ، ئەمە ژیانی ژن و مێردایەتی. من وا بیرم کردبەوە. ئەیتر هاتە داوام بە یەکەم هاتنە پێشەوە ماڵەوە ڕازی بوون. تۆ نەوتبینی بوو پێشتر کوڕەکە؟ بە هیچ شێوەیەک نەتبینی بوو. ئەگەر بم بینینی چی؟ ئەگەر کاتەشی هاو بۆ داوات هەر نەتبینی؟ با لە کاتی داواکردنا هاتنە ماڵەوە، ئەیتر هەرەوەنە وتیان با کچەکە ببینین، چون منیش کوڕەکەم بینی، بەدڵیشم نەبوو. بەدڵ نەبوو؟ نەوەڵڵا بەدڵم نەبوو بە هیچ شێوەیەک. بۆچی بەدڵ نەبوو؟ نازانم، ئەوە نەبوو کە خۆم حەزم لێ بێت، تەمەنی زۆر گەورەتر بوو لە من. هەموو کچێک پیاوێک لە زەهنیا هەیە بڵێ من ئەمە ئەو پیاوەیە کە من شووی پێەکەم، بەس من بۆ ئەوە شوم ناکرد کە بۆ حەزێکی خۆم بڵێم ئیتر تەواو ئەمە ئەو پیاوەیە من شووی پێەکەم، نا بەس لەبەرەوەی لەم ماڵە بچمە ماڵێکی تر. ئەمود ئەوەی بۆ ئەمانی ئەەکەم بۆ مێردەکەمی بکەم زۆر باشترە.